لە بەردەم نەخۆشخانەی فێرکاری سلێمانی سەندیکای کارمەندانی تەندروستی کەمپینی پەیماننامەی سپیان بۆ واژۆ کۆکردنەوە ڕاگەیاند. ئەم هەڵمەتە وەک فشارێکی مەدەنی و پیشەیی دێت بۆ بەدەستهێنانی ئەو مافانەی ساڵانێکە داوای دەکەن بەڵام بە فەرامۆشکراوی ماونەتەوە. داواکاریمانەوەیە دەرماڵەکانمان بەرزکرێتەوە و خزمەت گوزاریەکانمان بۆ بگەڕێتەوە ئەو شتانی کە داوامان کردو و دامەزراندنیش بۆ خۆبەخشەکان و بۆ کارمەندی سەحە بگەڕێتەوە خەستەخانەکان زۆر زۆر چۆڵ بوو. داواکەین بۆمان بگێڕ بۆ واژوومان کردووە لەسەر وەرەقە واژوومان کردووە لێرە واژوومان کردووە داواکاریمان هەیە ئەگەر بمان گێڕنەوە سەر بەغا تەوتیرمان کە زۆر سوپاسیانەکەین. ئێمە بیدار کە دەستمان کرد بە خۆبەخشی ساڵی 2016 بوو وتیان ئەبێ خۆبەخشی بکەن چکە ئەولێویاتی دامەزراندن بۆ خۆبەخشەکانە ینی بۆ ناوە ئێمە دەستمان کرد بە خۆبەخشی بەس نەمانزانی چەند ساڵێک گەڕا چکە ئەزمون نەبوو لە خۆبەخشیە ئەزمونی خۆبەخشی لە تەندروستیان نەبوو بۆیە ئەمانش بەردەوام بووین ینی بەردەوام بە ئومێدی دامەزراندن ینی وا ڕۆی مەجموعەیەک خۆبەخشی کردی و 4 ساڵێ بەردەوامە بوو وازیانێنە تەخەڕوجی تازە ئەهاب ئەوان شەر بەوەی کە دابمەزرێن ئەولەویاتی دامەزراندن بۆ خۆبەخشەکانە ئەوان شەروا بەردەوام ئێمە جستش بەردەوامین لەبەرەوەی چەند ساڵێکە هێناومانە ئاوایی بەستە لە ئێستا ئێمە داوای دامەزر من خۆم وکەوەی کە خۆبەخشی نەخۆشخانەی مناڵبوونم ئەگەر بێت و ساڵی مناڵبوونمان کە زۆرینەی ئەکسەرێتی خۆبەخشانە بێنە دەرەوە واز بێنە ساڵی مناڵبوونی سلێمانی پەکێکرد. ئامانجی سەرەکی لەم کەمپینە بریتە لە پلەبەرزکردنەوە هەوتاکردنی دەرماڵەکان لەگەڵ بەغدا و دامەزراندنی دەرچووە. سێ خاڵمان هەڵبژاردووە کە لە بینی ئێمە و حکوومەتی ناوەندیە جیاوازێکی زۆر گەورە هەیە ئەمانەوێت ئەو جیاوازیە نەمێنێ بە تایبەتی بابەتی دامەزراندن خۆی بە پێی یاسای وەزارەتی تەندروستی ساڵی 2000 دەرچووە بەشە پزیشکەکانە بێ هەموو ساڵێ دابمەزرێن لە حکوومەتی عێراقی دەرچوانی پار ئەم ساڵ دامەزرانی ئەم ساڵ سای داهاتوو دامەزرێن لە هەرێم لە 2014ەوە هیچ دامەزراندنێک بۆ کارمەندان و پەرسەران نەکراوە و ئەگەر کرابێتی هەر ڕێژێکی زۆر کەم بۆ کە هەر شانی باسکردن نییە و ئەگەر کرابێتیش زیاتر جیاوازی ناوچەگەرێتیش کراوە تەنها جیاوازی تەبەقیش کراوە پەرستار بە پیشەی تر بۆیە ئێمە لە پارێزگای سلێمانی ڕێژەی هەڵاوسان ئێمە گەشتۆتە نزیکەی 20,000 پەرستار و کارمەند بێ ئیش و بێکارە بەداخێکی قوڵەوە لە ناو نەخۆشخانەکانیش ڕێژەی کەمی پەرستار و کارمەند گەشتۆتە لە 160 بۆ لە 170 نەخۆشخانەکان نوقسانیان هەیە. ئەم کەمپینە کە 48 کاتژمێر دەخانێت لە پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕاپەڕینیش بەڕێوە چوو بڕیارە دواتر واژۆکان ڕادستی هەرێم و بەغدا بکرێن. داوای هاوتاکردنی دەرماڵەی تەندروستیمان کردووە بۆ کارمەندانی تەندروستی و بۆ ناوەندەکانی تەندروستی لەبەر چەند هۆکارێکە ئێمە لە ئێستادا وەکو کارمەندانی تەندروستی و ناوەندەکانی تەندروستیان ڕێژەی لە سادەی خانوشینیمان لێ ئەبڕن کە هاوتا کراوە لەگەڵ بەغدایە بۆیە داوامان کردووە لەبەرەوەی کە لەسەی ڕێژەی لە سادەی خانوشینیمان لێ ئەبڕن دەرماڵەکانیشمان وەکو خوارو وەکو بەغدا هاوتا بکرێت کە لەوێ ڕێژەکە لە ساهشتە و لێرە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سا 50 لە ڕێی کەناڵەکانی ئێوە داوا لە حکوومەتی عێراقی داوا لە حکوومەتی هەرێم داوا لە ئەندام پەرلەمانەکانی عێراقیش و هەرێمی کوردستانی دەکەین داوا لە ئەندام پەرلەمانە خۆشەویستەکانی شارەکەی خۆشمان دەکەین کە بە تەنگ ئەو هەڵمەتەوە بێ کە کارمەندانی تەندروستی بەڕاستی ئەوەی کە پێشتر دامەزراوە هەموو هیلاک بووە تووشی فەقەرات بووە ناتوانێت ئەو خزمەتە تەندروستی کە ئینسانێکی ئەو دەڤەری نەخۆش دەکەوێت پێی ببەخشێ. لە دوای ساڵی 2014ەوە حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی پلەبەرزکردنەوە و دامەزراندنیشی ڕاگرتووە لە کاتێکدا ژمارەیەکی زۆر خۆبەخش لە چاوەڕوانی دامەزراندندان و کارمەندێکی زۆری چاوەڕێی پلەبەرزکردنەوەن بەڵام تا ئێستا هیچیان بۆ نەکراوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی.